فبالتالي طلبنا الآن رح نستمر لە کاتێکدا ڕۆژەکانی حکوومەتە کاربڕێکەرەکەی عادل عەبدولمەهدی بە پێی یاسا لە کۆتایی خۆی نزیک دەبێتەوە. سەرۆکۆمار داوای لە ئەنجومەنی نوێنەران کردووە کە گەورەترین فراکسیۆنی پەرلەمانی پێ بناسێنێ بۆ ئەوەی داوای لێ بکات کاندیدی سەرۆکوەزیران دیاری بکات بۆ پێکهێنانی حکوومەت. گەرچی ئەو هەنگاوە زۆر ئەستەم نییە، بەڵام ئەوەی ئەستەمە ئەوەیە کە لەلایەن خۆپیشاندەران هەموو ئەو سیاسەتمەدارانە ڕەت دەکەنەوە کە ڕۆژێک لە حکوومەتی عێراقی دوای 2003دا بەشداری کرد بێت. لە لایەکی تریش پارتە عێراقیەکان بە تایبەتی شیعەکان گەمەیەکی سیاسی بەڕێوە دەبن لەوەدا کە دەیانەوێت شەقام ڕازی بکەن بەڵام ناشیانەوێت دەستبەرداری دەستکەوتەکانیان بن. بە پێی ئەو زانیاریانەش لە ئەنجومەنی نوێنەرانەوە دەگەن فراکسیۆنەکانی فەتح و سائیرون کە گەورەترین کوتلەی پەرلەمانین نە کۆبوونەتەوە و نە کاندیدیشیان دیاری کردووە، بۆیە لەوانێ لەو کاتە یاساییەدا چارەسەرێک نەدۆزرێتەوە. ئاماژەکانی ئەم قۆناغی عێراق ئەزموونێکی فاشل و قۆناغێکی گەیشتن بە بنبەستمان نیشان دەدەن. هۆکارەکەش ئەوەیە کە ئۆپۆزیسیۆنی ڕژێمی بەعس کە دوای ساڵی 2003 دەسەڵاتیان گرتە دەست نمونەی سیستمێکی گەندەڵ و بێبەرنامەیان پێشکەش کرد و وڵاتیان گەیاندە لێواری داڕوخانی هەمەلایەنە. جیۆپۆلیتیکی عێراق کە ئەم وڵاتەی خستووەتە ناو ململانەیەکی ناوچەیی و جیهانیەوە وای کردووە هەر گرژبوونێکی باری سیاسی و ئابووری و سەربازی لە نێوان ئێران و ئەمریکادا ڕاستەوخۆ کاریگەری نەرێنی لە سەردۆخی ناوخۆی عێراق بێت. بۆیە عادل عەبدولمەهدی بە ڕاشکاوی ئەو مەترسیی باس کرد و بۆ هێورکردنەوەی گرژی نێوان ئێران و سعودیە سەردانی هەردوو وڵاتی کرد و هیوای خواست ئارامبوونەوەی ئەو گرژیە خزمەت بە دۆخی عێراقیش بکات، چونکە هەر یەکێک لەو هێزانە عێراق وەکو کارت لە دژی هەژمونی یەکتر بەکاردێنن. هەر بۆیە دەبینین لەم قۆناغەدا پێکدادانی ناوخۆیی و تیرۆر و کوشتار پەرەی سندووە، تەنانەت بۆمبارانی ماڵی موقتەدا سەدر بە فڕۆکەی بێفڕەکەوانیش دەچێتە ناو ئەو هاوکێشەیەوە. بەو پێی زۆرینەی خۆپیشاندەران ئەو لاوانن کە تەمەنیان لە 21 ساڵ تێناپەڕێت و ئەم تەمەنەش زیاتر لە نیوەی دانیشتوانی عێراق پێک دێنێت و بەرنامەیەکی ڕوونیان نییە بۆ داهاتووی وڵات ئەگەری بەکارهێنانیان بۆ وێرانکاری زیاترە، چونکە حکوومەت هیچ هەلێکی بۆ بژێوی ئەوان دابین نەکردووە. دەستەبژێری ڕۆناکبیرانی عێراقیش کە بەشێکن لە ناڕەزایەکان تا ئێستا بەرنامەیەکی ڕوونیان لە نێوان جەماوەر و حکوومەتدا نەدۆزیوەتەوە. ئۆپۆزیسیۆنی سیستەمی نوێی عێراقیش لە بەعسیەکان و هاوپەیمانیەکان توانیویانە سواری شەپۆلی ناڕەزایەکان ببن و بۆ بەرژەوەندی خۆیان ئاراستەی بکەن. بۆ یەکەم جاریشە ناڕەزایەتیەکان سەرتاسەریە و تایفی و مەزهەبی نییە، بەڵام ئەوەی کاکاری هەر حکوومەتێکی داهاتوو ئەستەم و بگرە مەحاڵ دەکات ئەوەیە زۆرینەی ڕەهای عێراقیەکان بڕوایان بە سیستمی نوێی دوای ساڵی 2003 نەماوە و هیچ هێمایەکی ئەو قۆناغەیان قبوڵ نییە.